الله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام، إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. وبعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، خۆشەویستان، بەردەوامین لە باسکردنی بەسەرهات و چیرۆکە قورئانیەکان. ئەمڕۆ دێینە سەر بەسەرهاتێک کە لە سوورەتی نیسا خوای پەروەردگار بۆمانی تۆمار کردووە بۆ ئەوەی دەرس و عیبرەت و پەند و ئامۆژگاری لێوەربگرین، بەگشتی و بە تایبەتی ئەوانەی کەوا دادوەر و قازین یاخود مەحامی و پارێزەرن. دەرس و عیبرەتی زۆری تێدایە. ئەم چیرۆکەش بەسەرهاتی کەسێکی خەتاباری دووڕوو منافق جەریمەتێکی کرد، تاوانێکی کرد، وەلەو لاشەوە تۆمەتەکەی خستە پاڵ کابرایەکی جوولەکەی بێخەتا کە بێ باوەڕشە. بەڵام خوای پەروەردگار ڕقی لە زوڵمە، حەزی لە زاڵمان نییە، ناوێ لە ناوەکانی خوای پەروەردگار ئەلعەدلە، و پەروەردگارمان فەرمانی کردووە بە عەدل و دادپەروەری. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى. بۆیە ئەسڵ و بنەمای دینەکەمان بریتیە لە عەدالەت. ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەوە هاتووە بۆ ئەوەی عەدالەت بچەسپێنێت. ئەم بەسەرهاتە لە سونەنی ترمذی هاتووە، و ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ حەدیثەکە حەسەنە، و دەرحەق بەم ڕووداوە خوای پەروەردگار دە ئایەتی داگرت. بەسەرهاتەکەش بەم شێوەیە. قەتادەی کوڕی نوعمان رضی الله عنه دەفەرمێ لە ناو شاری مەدینە هۆزێک هەبوو ناوی بەنی ئوبەیرق بوو. کەسێکیان تیا هەڵکەوتو بوو، منافق بوو، ناوی بوشەیر بوو. ئەم بوشەیرە لەگەڵ ئەوەی کەوا شاعرێکی بەناوبانگ بوو، كان يهجو الصحابة، بشعركاني هێرشێ کردە سەر دینی ئیسلام و هاوڵە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. بەڵام لەگەڵ ئەوەی ئەم شعرانی ئەنووسی، لە ترسی ئەوەی کەوا نەدرێ لە ملی بانگ نەکرێ بۆ مەحکەمە، ئەیدایە پاڵ شاعرانی تر. شعرەکەی ئەنووسێویت فڵانی کوڕی فڵانە لە شاعیرەکانی تری عەرەب. هەتاکو سەحابە تێگەیشتن لێی کە ئەم پیاوە کەسێکی منافقە و دووڕووە و درۆزنە، ئەوەی کەوا دەیڵێت ئەیداتە پاڵ ئەم و ئەم هەمووی هیندە سوخەتی خۆیەتی و شعری خۆیەتی بڵاوی دەکاتەوە. بە هەر حاڵ قسەکە لێرێ براکانم. قەتادە دەفەرمێ، قەتادەی کوڕی نوعمان دەفەرمێ قافڵەیەک هات لە شامەوە. مامم تەمەنێکی گەورەی هەبوو، بە ساڵاچوو بوو. وتی با بچین، ئاردمان نەماوە لە ماڵ، دەمەوێت هەنێ ئارد بکڕم بۆ ماڵەوە. وتم دێم لەگەڵ تا یارمەتی تەدەم. کاتێ ڕۆشتین، فەردەیە ئاردی جوانی هەڵبژارد و بەیەکەوە هاوردمان بۆ ماڵ.
بردمانە غورفەی سەرە وەکو لە بەیتونەیەک لەوێ لەو غورفەیە چەک و ئەسلیحەکەی مامی کە ناوی ڕفاعی کوڕی زەیدە لەوێ هەڵواسرا بوو. ئەو زری پۆشەی کەوا دەیکرد بۆ حرب کە پێی وترێت درع، چونکە دوو جۆر درعەیە، ئەوەی کەوا وەکو بە سینی هەڵێگرێت جەنگاوەر لە ناو شەڕا، ئەوەشی کەوا وەکو جل ئەیپۆشێت، ئەمەیان بوو بۆ ئەوەی پارێزراو بێ هەم سنگی هەم زگی، بۆ ئەوەی بەرڕم و تیری دوژمن نەکەوێت. دەفەرمێ فەردە ئاردەکەمان دانا لە پاڵ شمشێر و ڕمەکەی و ئەو زری پۆشە. شەو هات دز هاتە ماڵیان، هەم ئاردەکەی برد و هەم زری پۆشەکەشی برد و درعەکەشی برد و چەک و ئەسلحەکەشی برد. جەریمەتی ڕوویدا، دزیە ڕوویدا لە ماڵی ڕفاعی کوڕی زەید. کاتێک خەبەری بووە بان قەتادەی کرد، وتی وەڵا ئەم شەو دزاتەتە ماڵمان. بەڵام کاتێک ئەم دزا کە بوشەیر دزێکەی کرد کە ئەو شاعیرە بوو، کە فەردە ئاردەکەی هەڵگرت کە خستێبان کەروبارەکەی لەوێ ئەو ئاردە کون بوو، هێواش هێواش خەتێ سپی لێ ڕۆژە تاکو ماڵ. ئەم ئاگای لێ نییە، وەکو دەلیلێک دوای ئەچەن ئەیدۆزنەوە. کاتێک گەیشتە ماڵ ئاوڕی دایەوە سێرەکە، خەتێ سپی بەرەو ماڵی هاتۆزانی ئاردەکە کون بووە فەردەکە. ئەوجا هەستا زانی فەضحە بێت، کەشفە بێت، چی بکە؟ زری پۆش و چەک و تەقەمەنی و ئەسلحەکەی هەمووی دابەکێ هاوسەیەکیان، کابرایەکی یەهودی بوو کە ناوی زەیدی کوڕی سەمین بوو. وتی ئەمانە بالات بێ، وەکو ئەمانە دەتا ماوەیەتر دێمەی بم. یەکسەر چووە ماڵەوە دەرگای گرد و ئاردەکەشی بردە ژوورەوە. ئەمان هاتن بە دوار خەتەکە هەتاکو و گەشتە ماڵی بوشەیر. دایان لە دەرگاوتی تۆ دزەکەی وەرە و ئاردەمان بەرێ و زری پۆشەکەشمان بۆ بگەڕێنەوە درعا. هاشای لێ کرد و سوێن و قورئان کە ئەم نەیبردو، وتی وەرە ماڵم تەفتیش کرد. وتی ناینە ماڵت مادەم سوێنت خوارد تەواو. مسڵمانە، ئەمان سەحابەی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. بەڵام ئەو منافق و دووڕۆکانش دائیمە زۆر سوێنە خۆن، دائیمە زۆر سوێنە خۆن بۆی لە جەریمەت ڕزگاریان بێت. کاتێک شەوی بەسەرا هات، ئەمان هەر ئەیانەوێ ئەو درعە بدۆزنەوە، چونکە دز هاتەتە ماڵیان، کە ئەوان بۆ خۆیان لە ناو بنەماڵی خۆیان، لە ناو بنەماڵی ئوزەیرق، بنەماڵی بوشەیر دانیشتنێکیان کرد عەشیرەتەکەیان. وتی بەخوا من دزێکەم کردووە، بەڵام بۆ ئەوەی فەضح نەبم با پلانێکدا بنین یەشێک تۆمەتبار کەین بۆی ڕزگارمان بێ. هەندێک لە کەسایەتی و عەشیرەتەکانی هاتن بۆی پشتیوانی بن. وتیان چی بکەین؟ وتی تۆمەتەکە دێنە پاڵ لەبیدی کوڕی سەهل، سەحابەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام، کە کاتێک چاویان کردەوە دیعایە بڵاو بە وتیان لەبیدی کوڕی سەهل دزیەکەی کردووە. لەبیدش پیاوێکی جوامێر، سەحابەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام، شمشێرەکەی هەڵگرت و چووە گیانیان. وتی بەڵگە نێنەوە هەمووتان نەکوژم. ئەو جەزانیان پیاوێکی جەربەزەیە کۆڵ نادات، یەکسەر وتیان داوای لێبوردن لێ دەکەین. تۆ نەبووی. ئەوجا هەستا کردێ مل دراوسێکەیەوە کە جوولەکەیە، کردێ مل کابرای جوولەکە کە بێ باوەڕشە، بەڵام نازانێ بەسەر هاتەکە چییە. ئەم وەکو ئەمانەتێ لەوێ دایناوە. قەتادەی کوڕی نوعمان دەفەرمێ هاتینە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ڕفاعی مامم. وتمان بۆ ئەوەی کێشەکە گەورە نەبێت با بچین بۆ لای دادوەر و قازی سەردەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بۆ ئەوەی تۆمەتبارەکەمان بۆ دەستنیشانکە، بەڵکو وەحی بێتە خوارەوە کەشفی کاکێ دزەکەیە، بەڵام ئێمە دڵنیاین کە بوشەیر دزیەکەی کردووە. هاتنە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناردێ شوێن بنەماڵەی ئوزەیرق و بوشەیری بان کرد. وتی تۆ ئەو دزیەت کردووەتی نەخێر قوربان، سوێن و قورئانی خوا من نەمبردووە، بەڵام دراوسێکەمانە، لای دراوسێکەمانە کابرایکی جوولەکەی بێ باوەڕە. ئەی نازانی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاریخ و مێژووی جوولەکە کە چەندێک خائین بوون، هەر خیانەتیان لە موسڵمانان کردووە، ئەها بۆ تەبریئەکردنی خۆی و
وەکچۆنەوتێ ڕەمەتنی بیدائیها وەنسەلت، ئەو دەردەی بەخۆیەوە بوو دای بە یەکێتر بۆی لی دەرچێت، بەڵام خوای تەعالە نایە لی دەرچێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بان کابرای یەهودی کرد و کە سوکاری یەهودش هاتن بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، کابرای یەهودی وتی یا ڕەسوڵ الله واللهی من نەمدزیوە، بەڵام ئەم پیاوە دای لە دەرگام وتی ئەم وەکو ئەمانەت هێبالات بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەمێکی بۆ دروست بوو، هێشتا بڕیاری نەداوە لەوەدا بوو حکم بکات، چونکە تەواو درعەکە لە ماڵی کابرای جوولەکە دەست بەسەرە، لەوەدا بوو حکم بدات کە بڵێ بێت دەستی یەهودیەکە ببڕنەوە تەواو. خوای پەروەردگار دە ئایەتی هاوردە خوارەوە. طبعا ئەم بنەماڵەی ئوزەیرق بۆ ئەوەی جەریمەتەکەیان و فەضیحەتەکەیان و ئابڕوو بچوونەکەیان لەسەریان نەکەوێ، یەکێکیان لەناو خۆیان هەڵبژارد وەکو محامی دیفاع. چۆن ئێستاکە لە مەحکەمە کابرا تووشی قەزیەک و جەریمەیەک بووە، محامیەکی لێهاتوو بۆ ئەوی دیفاعی لێ بکات، کابرایەکیان هەڵبژارد کە ناوی ئوسەیر بوو، ئوسەیری کوڕی عوڕوە، هات دیفاعی کرد لە کێ؟ لە بوشەیر، کە چاکش ئەیزانی کە خۆی دزەکەیە، بەڵام وەکو عەسەبیەتی قەومایەتی، وەکو عەسەبیەتی کەسایەتی و عەشیرەت و هۆز و تیرەکان، کە چۆن ئەمڕۆ لەناو هۆز و تیر و عەشیرەتەکان کابرا سوور ئەزانەیە مجرمە خەڵکی کوشتووە داڵدەیەدات، ئەو بەر لعنەتی خوا ئەکەویت. خوای تەعالا دە ئایەتی هاوردە خوارەوە، فەرمووی ئەی محەممەد صلی الله عليه وسلم إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاحكم بما أنزل الله عليك إنا أنزلنا إليك الكتاب بالحق لتحكم بين الناس بما أراك الله ولا تكن للخائنين خصيما. أي محمد صلى الله عليه وسلم فلمك وريابة إما قرآنك من بودا قردوة كأو قرآن هم خبركاني حقا أحكامكاني حقا وأويك لنا أو قرآني هم الراستن دي ليحكم بين الناس بما أراك الله، دي توبب بحاكم دادور لبيني خلقي بوشي ويك واخواي قورة فيرتكا نشان تدا نك هوا آرزو. خو پیغمبری خوا صلی الله عليه وسلم خوا نخواسته هوا آرزوی نییە، دائما زانایانە فەرمون کاتێک بێوێ بڕیارێ بدا، خوای پەروەردگار ئەگە بزانێ بڕیارەکەی بەو شێوەیە نییە بەلا ڕێدا ئەڕوات یەکسەر وەحی دێت بۆی چاکەکاتەوە، بەڵام لێرە خوای پەروەردگار ئاگاداری ئەکاتەوە، دەفەرمێ کاتێک حکمەکەی بما ئەراک الله وریابە ولا تكن للخائنين خصيما، نەکەی ببی بە مدافع و دیفاع لە دز و چەتەکان بکەی، چونکە ئەم جوولەکەی ڕاستە بێ باوەڕە، بەڵام ئەم هیچ خەتایشی نییە، ئەم تۆمەتەی خستەتە پاڵی ئەوەی کەوا دزە لە بەنی ئوزەیرقە کە ناوی بوشەیرە، ئەوە دزەکەیە، بەڵام ئەم جوولەکە بەریئە. واستغفر الله إن الله كان غفورا رحيما. أي محمد صلى الله عليه وسلم أو هميك وبود دروز بو داوای لێ خۆشبوون کە لە خوای پەروەردگار استیغفار کە بڵێ خوایە لێم خۆش بە. بۆیە زانایانە فەرمون هەر عالمێک، هەر موفتیەک، هەر قازیەک، هەر محامیەک بڕیارێکی دا لەسەر بابەتێک لەسەر جەریمەیەک، وا باشە بۆی لە دوای ئەوە استیغفار کە بڵێ خوایە جان لێم ببوورە، چونکە حتمەن کەم و کوڕی و تەقسیری تێدا بووە. نوێژەکەین سێ جارەڵین ئەستەغفیر الله، بۆ چونکە نوێژەکەمان وەکو پێویست نەبوو، تەقسیریمان تێدا کرد. حەجمان کرد، کاتێ لە حەج بووینەوە خوای تەعالا فەرمێ استیغفارکەن، چونکە حەجەکەمان وەکو پێویست نەکردووە، تەقسیریمان هەبووە، کەم و کورتیمان هەبووە. خوای تەعالاشە فەرمێ واستغفر الله إن الله كان غفورا رحيما. أو جاد فرمي ولا تجادل عن الذين يختانون أنفسهم إن الله لا يحب من كان خوانا أثيما. أي محمد صلى الله عليه وسلم أيو كساني كواهاتون بنا حق دفاع لبشيركا لبن مالي أزيرق أكن ولا تجادل دمقال مكن مشتمر مكن دفاع لكسانك مكن يختانون أنفسهم
اختيان واتا كثير الخيانة، المبالغة في الخيانة، أواني كوا إيشو كارو بيشيان هر خيانة هر شتية هر ظلمة هر دزيو قندلية، يختانون أنفسهم، هر كسي كشتاوان بك تاوانكي بو نفسي خويتي، إن الله لا يحب من كان خوانا أثيما. خواي پروردگار أو كساني خوش ناويكوا خوانا أواني دائما إيشو كاريان بريتي لخيانة كردن، وكو حالي بشير أثيما دائما لتاوان يكبو أشيت سر تاوان يتر، لولا والشعر هلدا دجب مسلمانان وصحابة، لولا شو بشو ديت زي أكال مسلمانان. خوانا أثيما. لسردمي عمر رضي الله عنه جنجك لسد زي جيران دايش هات لا عمر بقريانوا وتي أي عمر رحموا بزيتها بيكركم بر الله بك دستي مبرة وتي وتي لبري كركم تزينة كردو أما كم جاريتي بس أم جارة بريدة كم جارتي لو تاوانناك. عمر رضي خواي قولي لي بفرموي كذبتي نخيروانية. خواي تعالى فرمي إن الله لا يحب من كان خوانا أثيما. دائما هركسك خليشي خيانته قندلي ودزي وظلم به لأوليني تاوانكي ناجيرت. خواي قولي مولتي داتي بويا أم قنجا يكم جاري نية أقر يكم جاري بويا خواي قولي آبروي نابرد فضحي ناكرت لدواي اللي يقولينه تحقيق دركو شندين جارت زيكر دوام قنجا بويا إن الله لا يحب من كان خوانا أثيما. أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ثم قال الله سبحانه وتعالى يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم إذ يبيتون ما لا يرضى من القول وكان الله بما يعملون محيطا. خواهي پروردگار فرمي منافق كان أو اندل خلق ترسن بو أوي آبرويان نچيت فضح نبن بو أوي كسايتي وعشرتيان لكدار نبيت لخواهي قورا ناترسن خو أو بيشي منافق كان منافق لخوا ناترسي بلام لخلشي زورة ترسي. يستخفون من الناس ولا يستخفون من الله لكاتيك دا وهو معهم أينما كانوا لآياتي شترا فربي وهو معهم إذ يبيتون كخواي پروردگار هميشه چاودير ورقيب بسر أو خلقا بسر منافق كان بسر مسلمانان بسر كافران إذ يبيتون ما لا يرضى من القول كاتيك بشو تخطيط بلانيان دانا أو هوزا بو أوي چه خطابار كان چون أم جريمتا أم أبروچون لسر كساياتي خويان وعشرتي خويان دركن إذ يبيتون ما لا يرضى من القول گفتگوی نێوان یەکتریان خوای گەورە ئەوان چەند کەس بوون 10 کەس بوون 15 کەس بوون خوای پەروەردگار شانزەمینیانە ما يكون من نجوى 3 إلا هو رابعهم ولا 5 إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر إلا هو معهم أينما كانوا. خو ئەگەر 3 کەس گفتوگۆ بکەن چوارەمیان خوایە ئەگەر 2 کەس گفتوگۆ بکەن ئەوە سيميان خواي پروردگارا إذ يبيتون ما لا يرضى من القول وكان الله بما يعملون محيطا. خواي قورة چاودير بسريان دزانن أو قولي كوا دريا برن ما بستيان شيا وبلانيان شيا وتخطيطيان شيا ومؤامريان شيا بلام خواي قورة أيوه فضحيان بكات. لباشان دا خواي تعالى فرمي ومن يكسب ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله توابا رحيما. أو جاء خوي تعالى وكو آماجيك بو كساني كوا دسيان هبو لم جريمتا خوي تعالى بيان دلي استاج مجالي توبة ماوا أيو كسي كوا تزيد كردو نفاقت هيا دسل قرل تاوان أيو كسايتي أنا وعشيرتاني كوا دفاعتان كل لبو شير دي ايوش توبة بكن پشيمان بنو بقرينو بلا خوي پروردگار يجد الله توابا رحيما.
خی پەروەردگارە فەرمێ ها ئەنتم هؤلاء جادلتم عنهم في الحياة الدنيا فمن يجادل الله عنهم يوم القيامة أم من يكون عليهم وكيلا. أو إيوة لدنيا دفاعتان كل بوشير بو أوي بون بمحامي الدفاع لسر بوشير كواتا زور خطرا أيو كساني كوا محامين مهني محاماتان إلى محكمة كان دبي زور لخوا بترسن قضيك ديتا بندستان كابرا سور أزانن قاتلة وظالمة بلام تو دي دفاعي ليكيت أو رزقت حرامة وريابة لخوا بترسا بلام أجر كسيك مظلوم بو أجر بارشي نبو بيد بدا ما دام أزاني قضيكي أم بياوستمي ليكراوا واجب لسر الدفاعي ليبكيت شو كتو لو مهني لسرت دبي واجبة دفاعي ليبكيت با بارشت بينا دات بلام أجر كسيك شتبو دزبو ظالم بو قاتل بو قندل بو كابرا ديالي أو نبارد دميور دفاعهم ليبكا إيما ظلمة أو كساني كوا قاضي تحقيقا أو كساني كوا ضابط تحقيقا لو شوينانا خلقانك دينا بندسيان تومتي إرهاب مدن باليان لخواي قورة بترسن كابرا هيشي نكردوا يكسر ورقيشي بيرشكنا أوني ليدن أوني ليدن لنا شاري عليك هكا هموش تيكم كردوا أو تقينا ويم كردوا أو هم كشتوا أو هم بردوا أو هم خواردوا درنجامش كابرا أبن بو عدام كابرا أبن حكمي مؤبد أم 15 سال أو 20 سال ببي أوي لخواي قورة بترسن أي ناترسن لخواي پروردگار هرشي خواي قورة لسرتانا بويا بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي القضاة 3 سي جور قاضي مانيا دوانيان بو أغري دوزخة دانيشان بو بهشتا واتا زوريني قاضي كان زوريني دادور كان زوريني محامي كان بو أغري دوزخن زورينيان بو چونك جوريان هي ظلميان هي دفاع كان لقضيك خواي پروردگار بي خوشنية ظلمي تدايا وإلا أجر قضيك عدل به ناحق به أم بدفاعي ليبكى خوا خيري بنوسي خواي قورا أجر باداش يدات ولا سرو قضية بويا القضاة 3 قاضيك كوا برتيل خول ورشوة خورا قضيك ديتا بندستي ناحقة ظلمي تدايا باري أدني رشوة أدني بوي بكا بحق باطلة برجي حق كاتبريو أو جا بوي درجت قاضيك اشكوا حكم ببرنامج خواي قورا ناكات بكتاب السنة ناكات لكاتك أخوي تعالى فرمي لتحكم بين الناس بما أراك الله أي محمد صلى الله عليه وسلم أي باشا من بوشي قرآن من دا قردوا أي بوشي سنة من دا قردوا دبي حكم دادوري لبيني مسلمانان بقرآن وسنة بي بو أوي كس ظلمي لينا كريت بو أوي كس ظلمي لينا كريت بويا قاضي سيميان أويك لأخوة ترسيت هر حكمو بريارك هر ياسايك دربك بجوري قرآن وسنة دريكات ليلا نادات غشناكات فيلناكات ظلمناكات لفرموديك فرمي هر كس يبو بدادور وقاضي فقد ذبح بغير سكين فقد ذبح بغير سكين أو وكو أو دادورت سر بريبيت ببيت شقو يعني أجا كسيك بي استبب بيت شقو سرد ببريت شنا راحته شنا خوشة كواتا أو كسي كوا لو شو ندانشتوا هر أونية بانطولو شاكتش إليكا وموشي باشي هي زور مرتاحة ما شاء الله نخير للروجي قيامت محاسبي تندي لسرا أجر بيتو بو خواي قورا نبيت أجر بيتو عدالة نتشس بينيهم خواي تعالى فرمي فمن يجادل الله عنهم يوم القيامة أم من يكون عليهم وكيلا أول الدنيا فرزا بوي درشون قضيكتان بردوا أي لروجي قيامت شي دي دفاعك لو مجرمانا شي دي دفاعك لظالم كان شي أبيت وكيل لبري أوان كس ناتوانن لروجي قيامت فما من شافعين خواي تعالى فرمي شفاعته تكال روجي قيامت بو إنساني ظالم ومجرم غدار أوانا نية برا كانم بلكو بو إنساني مظلومة بو إنساني موحدة بو إنساني باوردارة أو جاء خوي تعالى فرمي ومن يكسب خطيئة أو إثما ثم يرمي به بريئا فقد احتمل بهتانا وإثما مبينا هر كسيك تاواني بكا خطيئة واتا تاواني بچوك وإثم واتا تاواني قورا هر كسيك تاوان أنجام بدا تاوانكي قورا بي ياخد بچوك
ئەو جا ثم يرمي به بريئا ئەو جا ئەم تۆمەتە ئەم تاوانە بخاتە سەر کەسانێکی تر، با یەهودیش بێ با جوولەکەش بێ. لێرە خوای پەروەردگار پێمان دەڵێ ئەوانەی کەوا ئەقەلیاتن لە ناو کۆمەڵگای موسڵمانان ژیان ئەبەنە سەر، گاورە جوولەکەیە، مادام جایەتیتان ناکەن، جایەتی دینەکەتان ناکەن، لە ماڵ و حاڵی خۆتان دەربەدەرتان ناکەن، ئەن تەبەڕوهم وتقسطوا إليهم، دەبێ عەدل بن لەگەڵیانە، نابێ زوڵمیان لێ بکەن. کابرا بێدینە لەسەر یەهودیەتە، لەسەر نەسڕانیەتە، لەسەر بوودایە، لەسەر گاپەرستیەتی خوایەکەیە محاسبەی دەکات. ئەمما تۆ بڵێ وەڵاهی ئەمە یەهودیە با بۆ خۆم بۆی دەرچم ئابڕووم نەچێ، تۆمەتەکە بدەوم پاڵ ئەو بۆ ئەوی بێ تۆمەتبارکەی خوای تەعالا دیفاعی لێکا. لێرە دەفەرمێت ثم يرمي به بريئا فقد احتمل بهتانا وإثما مبينا. لپاشاندا خوای تەعالا فەرمێ أي محمد صلى الله عليه وسلم ولولا فضل الله عليك ورحمته لهمت طائفة منهم أن يضلوك. أي محمد صلى الله عليه وسلم ئەگەر میهرەبانی خوای پەروەردگار نەبوایە، ئەوە کۆمەڵە خەڵکانێک هەندێکیانش موسڵمان بوون بەداخەوە ویستیان بابەتەکە جەریمەتەکە بە ئاقارێکی خراپە ببەن، وێڵت کەن، بەڵام ئەوە خوای پەروەردگار نایەلێت، فریاتەکەوێ، وحید بۆ دەنێرێت. وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما. ئەوەی خوای پەروەردگار بۆ تۆ دەینێرێت لە وحی، ئەوەی خوای پەروەردگار تۆ فێرەکات، ئەوە فەزلی خوای پەروەردگارە بەسەرتەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم. وكان فضل الله عليك عظيما. ئەی بوشەیر چی کرد کاتێکم ئاەتانە دابەزی؟ تەوبەی کرد. خوای پەروەردگار فەرمووی ئەگەر تەوبەش بکا ئێمە لێی قبوڵەکەین. بەڵام یەکسەر بۆی دەرچوو، شاری مەدینەی بەجێهێشت، بەڕێکەوت بەرەو شاری مەککە. ئەو جا موجرمە تاوانبارە دەبێت بێنی قیساسی کەن، دەستی ببڕن. ڕای کرد بۆ شاری مەدینە، لەوێ بۆ ماوەیەک نیشتەجێ بوو. شەوێک هەمیسان چوو بۆ ئەوی دزی بکات لە باخێ لە باخەکان، دیوار بەسەریان ڕما و کۆتایی پێهات. کەواتە لێرە دەرەنجام و نەتیجێ و کەسانەی کەوا خەریکی زوڵمن، خەریکی گەندەڵین، خەریکی دزین، ئللا خوای پەروەردگار ڕۆژێک دێ فەتحیان ئەکات. بۆیە براکانم ئیستیفادەی زۆری تێدایە. ئەم چەند ئاەتە و سوورەتی نیسا بەگشتی باس لە عەدالەتی خوای پەروەردگار ئەکات. ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هاتە بۆ ئەوەی عەدالەت بەرپا بێت، بۆ ئەوەی ئەو عەدلە ڕەحم و بەزەییشی لەگەڵا بێت. ئەوە تا خوای پەروەردگار ڕەحم بە بێباوەڕێک ئەکات کە جوولەکەیە، نایەلێت تۆمەتەکە بخەنە سەری بۆ ئەوەی دادگایی بکرێت. بۆیە ئەمانە یەتەکەڕەر، ئەم حادیثەیە وا نەبێ ئێمە قسەیەک باسی دەکەین، لە هەموو سەردەمێکە ئەمانە دووبارا بێتەوە. بە تایبەت لەم سەردەمەی ئێمە زوڵم و ستەم زۆر ئەکرێ، خەڵکانێ زۆریان هاوردە سەر شاشەی تەلەڤیزۆن، ئیعترافیان پێکرد و هیچی لەسەر نەبوو، هیچ خەتایەکی نەبوو، هیچ تاوانێکی نەبوو، بەڵام هەمووی درۆ دەرەسە و هەمووی بوهتان و هەمووی تاوان و بە زۆر بانگیان کردو و محاکەمە ئەکرێت و خەڵکانێک لەخوا ناترسن. داواکەم لە خوای پەروەردگار بەناو جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی، یا ربی خوای ڕەحممان لێکەی، خوای پەروەردگار بەختەوەرمان کەی، یا ربی خوای لێتە پاڕینەوە بەناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت، یا ربی خوای ئاخیرمان خێرکەی، یا ربی خوای ئاخیرمان خێرکەی، یا رب العالمین، یا ربی خوای ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی، یا ربی خوای شیفای ڕەحمی خۆت بۆ نەخۆشەکانمان بنێری، یا ربی خوای شیفاکەی خۆت بنێری بۆیان، یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمین.